میرشەماڵ گۆرانی بێژ و میوزیسیان لەگەڵ چەند گەنجێک لە گروپی سیاکسارێز بە ستایلێکی جیاواز کارەکەن بە ناوی هێڤی میتاڵ کە لە بەریتانیا سەری هەڵدا و وڵاتی ئەمریکا گرنگیان بەم جۆرە ستایلەدا و پەرەیان پێداوە. ئەم گروپە چەندین کۆنسێرتیان لە ناو دەرەوەی کوردستان بە ئەنجام گەیاندووە و لە ئێستادا سەرقاڵی نوێترین ئەلبومن. من ژەنیاری گیتاری کارەبایم لە ساڵی 2009 دەستم پێ کردەوە. میوزیکە ژەنم بە ستایلی هێڤی مێتڵ و دێت مێتڵ و دوو گروپم هەیە. گروپێکیان بە ناوی سیاکزارێسەوە بە کوردی واتەکەی خەسرە و ستایلی فۆلک دێت مێتڵ ئەسپەکەم بە تەنیا خۆم گروپەکەم و ئالەتەکانیش خۆمی ژەنم. لەو گروپە 3 ئەلبومم هەیە. هەوڵەیەم ستایلی هێڤی مێتاڵی کوردی دروست بکەم لەڕێی ئەو گروپەمەوە. و لە گروپێکی کەشاکارەکەم لەگەڵ چەند هاوڕەیەکمان کە خەڵکی کەرکووکن لە کورد و عەرەب و تورکمان پێکهاتوون ستایلی ثراش مێتڵ ئەسپەکەین. لەگەڵ ئەو گروپەش ئەلبومم هەیە و لە وڵاتانی دەرەوە کۆنسێرتمان کردووە. ئەم جۆرە لە میوزیک لە ساڵی 1968 بۆ 69 لە وڵاتی بەریتانیا بەناوبانگە بێت. چەند گروپێک دەسەکەن بە ژەندنی میوزیک بە شێوازێکی ساخب واتە بەرز و توند. ئالەتەکانی کە بەکارێت گیتاری کارەبایی و درامس و بەیس و گۆرانی بێژە. موڤمنتێکی یعنی جوڵەیەکی ئەتوانین بڵین سیاسی یان دژە کللتوری کۆنا ئەم جۆرە میوزیکە و گۆرانی بێش هەوڵ دەدات هاوار بکە بۆ ئەوەی کە سەوتی بگا بە زۆرترین خەڵک و جۆری میوزیکەکەش هەر بەرزە و واتە هەموو کەسێک لە ڕەنگە قورس بێ بۆی گوێی لێ بگرێت ئەبێ ڕاحەتنێکت لەگەڵ میوزیکەکە هەبێ بۆی بتوانیم گوێی لێ بگریت. من لە دوای ئەوەی کە لە یوتیوب ئاشنابووم بەم میوزیکە لە ساڵی 2009 بۆ 2010 بڕیارمە کە دەست بکەم بە ژەندنی گیتار. هەر لە ڕێی گوێگرتن لە گروپە بیانەکانەوە لە یوتیوب زیاتر خولەی ئەم جۆرە لە میوزیک بووم و لەو کاتەوە هەر بڵین من پەری پێدەم هەتاکو ئێستا. پێم وایە هونەر تاکە زمانێکە کە ئەتوانێت هەموو کەس ینی هەموو کەس دەتوانێت لی تێبگات. پێویستی بۆ نیە تۆ زمانی من قسە بکە یان من زمانی تۆ قسەکەم. و لە گروپی خۆمانە کە باسم کرد ئێمە لە 3 نەتەوەی ناو عێراق پێگاتوین کورد و تورکمان و عەرەب بەبێ جیاوازی میوزیک ئاسفەکەین. دایمەڵێن ئێمە وەکو عێراقێکی پسکۆلین ئەتوانین تەمسیلی عێراقی گەورە بکەین لە ڕێی میوزیکەوە. پێم وایە میوزیک ئەتوانێت هەمومان کۆ بکاتەوە بە ئاشتی یعنی بتوانین میوزیک بژەنین. من خۆم گۆرانی بێژی گروپەکەم و ژەنیارەکانیش هەمووی کوڕن بەداخەوە کچ تا ئێستا لەم ژانرای میوزیکایە لەم جۆرە میوزیکایە هەتاکو ئێستا دەستێکی پایداری نەبووە. بەڵام خۆشحاڵانە کەسێک هەیە لە گروپێکە لە ئێران بە ناوی ژینۆ دەستیە. پێم وابێ ئەو یەکەم کچە تا ئێستا بتوانێت بەشدار بوو بێت لەم جۆرە ژانرایە و لەگەڵ گروپ ژەندنی کردبێ. من ئەم ساڵ فێستیڤالێکم کرد لە کارگەی جگەرە. ئەو گروپە بەشدار بوون و یەکەم فێستیڤال بوو لەسەر ئاستی عێراقی گەورە کە فێستیڤالی لەو جۆرە بکرێت. وەکو خەڵات کە بەدەستمان هێنابێ خەڵاتی باشترین ئەلبومەکانی عێراقمان وەرگرتووە هەم لە گروپی سیاکزارێز هەم لە گروپی دارک فانتۆم. واتە ئەو ساڵان ئێمە ئەلبوممان بڵاو کردوێتەوە باشترین ئەلبومی عێراق بووین و بەشداریشمان کردو لە فێستیڤالی دەرەوە ئەوروپی. لەوێ خەڵکەکە زۆریان بەدڵ بووە و پێیان وایە ئەو جۆرەی کە ئێمە بەو سەوتەی ئێمە هەمانە زۆر جیاوازە بۆ ئەوان. چونکە پێم وایە ئێمە خەڵکی شەرقی ئەوسەتین مۆسیقا بە شێوەیەکی تر پرۆسێسەکەین کە بەلای ئەوانەوە سەیرە. لە گروپی خۆم سیاکزارێز ئەلبومێکی نوێن بڵاو کردوتەوە لە یادی لە دایکبوونی خۆما کەسیوێکی دەیە بە ناوی مانگی جادوبەند. ئەم ئەلبومە ئەبێتە بڵێن هەوێنی هێڤی مێتاڵی کوردی
کە هەوڵم ماوە ئەو ئایدیانی خۆم هەمە لەم ئەلبومەیە بە شێوەیەکی جوان بیخەمەڕوو کە بتوانم بناغەیەک دروستکەم بۆ ئەم جۆرە میوزیکە. ئەلبومەکە لە 7 گۆرانی پێک هاتووە، سیانیان ئۆرکێسترال مەتڵن و چواریشان ئەو ئایدیای خۆمەکە هێڤی مەتاڵی کوردیە و پێشوازی خەڵک بە ڕێژێکی زۆر خراپ بووە، ینی خەڵک پێشوازی لەمە ناکە، بەڵام شتێکی زۆر ئاساییە چونکە ئەڵێ ئەو هەموو مرۆڤێک کە لە شتێک تێناگا لێ دەرسێ، هیچ ترسێکی نایە، تەنها مۆسیقایە و زۆر ئاساییە، هیچ شتێکیش ناگۆڕێ، باڕ ناکەمەوە شتێکی گەورە بگۆڕێ لەم کۆمەڵگەیە. پێم باشترا گەر ئێمە فێری ئەوە بین بتوانین ئازادی بین بێگەگەر من حەزم لە مۆسیقای بێ گوێ لێ بگرم، تۆش حەزت لە مۆسیقایکی تر بێ گوێ لێ بگری، زۆر ئاساییە. بێگومان ئێمە کۆمەڵگاکەشمان بەرەو پێشەوەچێ، وردە وردە زیاتر بەشتی تازەترەکەوین، بێگومان بەشتی لەوەی منیش تازەترەکەوین و دڵنیاشم کە ڕاین، چونکە ئەگەر ڕانین بەجێ هێمێنین ینی لە کۆمەڵگە و لە دنیا. وەکوتیشم پێم خۆشە خەڵک بێتە میوزیکەوە یان هەز میوزیکێک کە خۆی حەزی لێ بێ بە ئازاتانە بتوانێت بیکات.